ئێمە لە ساڵی 2014 دەستمان کۆمەڵی یاریزان بووین دەستمان کرد بەم یاریەکی تابڵی خۆش و چێژێکی تایبەتی هەیە یاریەکە ئێمە ئیسەوەکو یاریزانێکین کە ماوەیەکی زۆرە بەردەوامین فێرخوازێکین لە ناوەندەکەمان یارێکی تابڵی زۆر خۆشە و ئەتوانن گەشتیارەکانی ژەموو ساڵ لە کاتی بەفربارین سەردانی ئەم ناوچەیە بکەن. سەرتا مامۆستایەکی ئیسپانی هات ئەم وەرزشەی پێ باش بوو لە پێنجوێن ئەنجام بدرێت و چەند مامۆستایەک لێرە مامۆستا پشتیوانوان برانە ئیسپانیا و شادەی ئەم یاریان هەیە و ئەوانیش ئەوەی کە پێیان بوو گەیاندیان بە ئێمە. ئەو ناوچانەی کە ناوچەیەکی بەفراوین ئێستا لە سنووری هەرێمی کوردستان تقریبان 3 بۆ 4 تیممان هەیە پێنجوێن کە کۆنترینیانە کۆڕاک چۆمان و دیانان ئەوانشدایان ناوە بە تازەوی ئەم وەرشە ئەگەر بێت و یانە وەرشیەکان هەریەکە و شوێنانی کە ناوچەیشی بەفراوین توانن تیمێک بۆ خۆیان دروست بکەن ئێستا ئەمەوەکوتی وەیەک و یانەی وەرشی پێنجوێن تیمێکی تایبەت بە خۆمانمان هەیە ئەو کەسانی کە توانیان باشە و لەشیشی تەواویان هەیە خۆ حەزێکی زۆر ڕادەبەدەریان هەیە بۆ وەرشەکە ئێمە توانین وەریان بگرین و پەریان پێ بدرین تاوەکو بتوانین زیاتر بەرەو پێشیان بەرین. دیارە لە چوارچەوەی کار و بەرنامەکانی دەستگای مرۆیی مام کە پەرپێدانە پەرپێدانی وەرزشیە و هەروەها دۆزینەوەی هەلی کارە و پەروەردەییە لە سەرجەم بوارەکانە دەستگای مرۆیی مام بە ئەرکی خۆی ئەزانەیە بۆ پشتیوانیکردنی گەنجان بۆ پشتیوانیکردنی بۆ بژاندنەوەی هەرێمی کوردستان بۆ سنج ڕاکێشانی خەڵکی تر بۆ ئەوەی ببێتە پێنجوێن و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان ببنە شوێنی گەشت و گوزاری لە تەواوی عێراق و ناوچەکە ڕووبکەنە ئێرە ئەمەی کە لە ئێستا ئێوە ئەیبینن ئەمە بە هەوڵ کۆششی سەرەتاکانی ساڵی 2011 بە هەوڵ کۆشی ڕێکخراوی تگریسی ئیسپانی ئەنجام درراوە پاشان دەرەنجام ئەم وایتویکە هەفتەی سپی چالاکیەکە کە لە تەواوی هەرێمی کوردستان و زانکۆ پەیمانەکان ڕووی تێئەکەن دەستگای مرۆیی مام وەکو ئەرکێکی مرۆیی و هەروەها پاڵپشتیکردنی سنتەرەکان چ سنتەری توێژینەوە بێت چ گەنجان بێت چ وەرزشکاران بێ بە ئەرکی خۆی زانیوە بە سپۆنسەری ئەم جۆرە چالاکیانە بکە. یاریزانێکین کە ماوەیەکی زۆرە بەردەوامین فێرخوازێکین لە ناوەندەکەمان یاریەکی تابڵی زۆر خۆشە و ئەتوانین گەشتیارەکانی ژەموو ساڵ لە کاتی بەفربارین